بەشێک لە یاریزانانی سەرجەم وەرزشە جیاوازەکانی گیان پێش ئەوەی ببنە ئەستێرەیەک لەگەڵ هەڵبژاردەکەیان و ئەو یانانەی کە گرێبەستیان لەگەڵدا دەکەن سەرقاڵی کاری تر بوون تا بتوانن بژێوی ژیانیان دابین بکەن. یاریزانان لە تەمەنی منداڵیەوە لە ئاکادیمیا وەرزشەکاندا ڕاهێنانیان پێدەکرێت و دواتر سەردەخرێن بۆ تیپی لاوان و پێشکەوتوان تا هەلی یاریکردن لە تیپی سەرەکی یانەکان بەدەست بهێنن. بەڵام هەندێک یاریزان هەیە لە تیپی لاواندا گرێبەستەکەی هەڵدەوەشێنرێتەوە و پیشەیەکی تر هەڵدەبژێرێت تا پێوی سەرقاڵ بێت و هەندێکی تریش هەن هەوڵ دەدەن لە یانەکانی تر هەلی یاریکردن بەدەست بێنن. لەم راپۆرتەشدا ئەو یاریزانانەتان پێدەناسێنین کە پێش ئەوەی بگەڕێنەوە بۆ یاری تۆپی پێ سەرقاڵی کارێکی تر بوون. جەیمی ڤاردی ئینگلیزی یاریزانیانی لیستەر سیتی کە لەگەڵ یانەکە نازناوی پریمەر لیگی بەدەزێنا پێشتر لە وەرزی 2015 بۆ 2016 لە کارگەیە کاری دەکرد کە کەلوپەلی پزیشکیان بەرهەم دەهێنا. پێلی ئەفسانی هەڵبژاردەی بەرازیل و یانەی سانتۆز لەگەڵ هەڵبژاردەی وڵاتەکەی سێجار جامی جیهانی بەدەستهێناوە بەڵام پێشتر لە تەمەنێکی کەمدا وەک پێڵاو پاککەرەوەیە کاری کردووە. سامیۆڵ ئیتۆی سەرۆکی ئێستا یەکێتی تۆپی پێی کامیرۆن و ئەستێرەی پێشوویانەی بەرشەلۆنا لە ڕابردوودا لە شاری دوالای وڵاتەکەی سەرقاڵی فرۆشتنی ماسی بووە. میرۆسلاف کلۆزەی ئەستێرەی پێشوویانەی بایرنمیشنی ئەڵمانی و گۆڵکاری مێژووی جامەکانی جیهانی لە سەرەتای دەستپێکی ژیانیدا وەک ئاسنگەرێک کاری کردووە. پاڤێڵ نێدڤیدی ئەفسانی هەڵبژاردەی چیک و ئەستێرەی پێشوویانەی یۆڤانتۆسی ئیتاڵی بەهۆی سەختی گوزارانی ژیانیەوە لە تەمەنی لاویدا لە یەکێک لە کۆگا سەربازیەکانی سوپای چیکدا کرێکار بووە. ڕۆبەرتۆ کارلۆسی ئەفسانی تۆپی پێی بەرازیل بەهۆی بارودۆخی خراپی گوندی جارشای بەرازیل لە تەمەنی منداڵیدا کە لە کانە خەڵوزەکاندا کاری کردووە و دایک و باوکیشی جوتیار بوون. شاکا هیسلۆوی گۆڵچی تریندادۆ تۆباگۆ یەکێکە لە سەیرترین ئەو یاریزانانەی کە یاری تۆپی پێیان کردووە چونکە سەرەتای ژیانی لە دەستگای ئاسمانی ناسا کاری کردووە و لە پرۆژە گرنگەکاندا بەشداری دەکرد بەڵام دواتر بۆ گۆڵچی سەرەکی هەڵبژاردەکە. ئەلێکسس سانچێزی ئەستێری چیلی و یانەکانی بەرشەلۆنە و ئەرسیناڵ و مانچستەر یونایتد و ئینتەر میلان بەهۆی هەژاریەوە لە منداڵیدا ئۆتۆمبیلەکانی پاک دەکردەوە تا خەرجی ڕۆژانە بۆ خۆی و خێزانەکەی دابین بکات. دانی ئەلڤێسی بەرازیلی ئەستێریانەی بەرشەلۆنەی ئیسپانی پێش ئەوەی ببێتە یاریزانی تۆپی پێ وەک جوتیارێک لە کێڵگەکەیاندا یارمەتی باوکی داوە و دواتر لە بازاڕەکانی بەرازیلدا بەرهەمەکانی دەفرۆشت.